لاهور شێخجەنگی پیاسە دەکات و بافڵ تاڵەبانی هەڕەشە و کوڕێکی کۆسرەت رەسولیش هێرش خشتێکی نوێی دابەشکردنی موچە ڕادەگەیەنرێت و موچەی چەند شوێنێکی دیکە دابەش دەکرێت. شێخ جەعفری شێخ مستەفا و وەزیری دەرەوەی ئێران لە سەردانەکەی سەرۆکی فەڕەنسادا هەرایان نایەوە. سڵاوتان لێبێت دۆخی ناوخۆی یەکێتی و پرسی هاتنی ئیمانوێل ماکرۆن دوو بابەتی گەرمی ئەمڕۆی میدیایە و ئێمەش زانیاری نوێمان هەیە. پاش کۆتایی هاتنی وادە 72 کاتژمێریەکە بۆی لاو شێخجەنگی لە کاتی پیاسەکردن لە شەقامێکی سلێمانی دەرکەوتەوە و بافڵ تاڵەبانیش هەڕەشە دەکات و کوڕێکی کۆسرەت رەسولیش بەتوندی هێرش دەکاتە سەر لاو شێخجەنگی. دوێنێ لاو شێخجەنگی جارێکی دیکە گەمارۆکەی سەر ماڵەکەی شکاند و بە ئۆتۆمبیلەکەی چووە شەقامێکی شاری سلێمانی و لە چێشخانەیەک نانی خوارد. ئەوەش دوای ئەوە هات کە مەکتەبی سیاسی حیزبەکەی 72 کاتژمێر مۆڵەتی دابوو تا کوردستان جێبهێڵێت و ئەو وادەیەش کۆتایی هات. هاوکات بافڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی پێشوازی کرد لە ژمارەیەک پیاوماقوڵی عەشیرەتی نەوڕوڵی و ڕایگەیاند. هەموو ئەو گۆڕانکاریانی لە ماوەی ڕابردوودا کردومانە لە پێناو پاراستنی یەکێتی و ناوی یەکێتی و پاراستنی ڕێبازەکەی مام بووە. نامانەوێت یەکێتی بۆ بەرژەوەندی و کاری تایبەت بەکاربێنرێت و لە هیچ کەسێکیش قبوڵ ناکەین کاری لەو شێوەیە بکات. لە شاری کەرکووکیش شاڵا و کۆسرەت ڕەسوڵ وتارێکی پێشکەش کرد و ڕایگەیاند یەکێتی نە بە 31 ئابوو نە بە 16 ئۆکتۆبەر نەکەوت بە هیچ شێوەیەک ناکەوێت. دیپلۆماتیک زانیوێتی ئەو قسانە مەبەزلەی هێرشکردنە سەر لاو شێخجەنگی بووە. خشتەیەکی نوێی دابەشکردنی موچە ڕادەگەیەنرێت و لە بەغداشەوە 200 ملیار دینارەکە گەیشتە هەرێمی کوردستان. سەرچاوێکی ئاگادار لە وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاند سبەی دووشەممە دەست دەکرێت بە دابەشکردنی موچەی وەزارەتی ناوخۆ و ڕەگەزنامە و هێزەکانی زێرەڤانی و هەر سبەی موچەی مانگی ئابی هێزەکانی بەرگری و فریاکەوتن و لیوای نەوت دابەش دەکرێت. بەبێ لێبڕین هاوکات میدیای گۆڕان کە وەزارەتی داراییان بەدەستە بڵاویان کردەوە 200 ملیار دینارەکەی بەغداد بۆ جاری دووەم گەیشتۆتە هەرێمی کوردستان. سەرۆکی فەڕەنسا سەردانی عێراق و هەرێمی کوردستانی کرد و وەزیری دەرەوەی ئێران و شێخ جەعفر شێخ مستەفا جێگری سەرۆکی هەرێم هەرایان نایەوە. دوێنێ ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا گەیشتە بەغدا و بەشداری لە لوتکەی بەغدادا کرد کە کۆمەڵێک سەرکردە و سیاسی لە وڵاتانی دراوسەی عێراق تێیدا بەشدار بوون. وەزیری نوێی دەرەوەی ئێران حوسێن عەبدولیهیان دوو بەزمی نایەوە. یەکێکیان هەڵەیەکی پرۆتۆکۆڵی بوو کە تێیدا لە ڕیزی پێشەوە و لە ئاستی سەرۆکی وڵاتان داوەستاوە لە کاتێکدا دەبوایە لە ڕیزی دواوە و لە ڕیزی وەزیرەکانی دەرەوە بوایە و بۆ هۆیەوە سەرۆکی ئیمارات تووڕە بوو. هەروەها لە لوتکەی بەغدادا وتی کە ئاڵوگۆڕی بازرگانی نێوان عێراق و ئێران 300 ملیار دۆلارە، بەڵام دواتر کازمی سەرۆک وەزیرانی عێراق بۆی ڕاستکردەوە وتی 13 ملیار دۆلارە. ئەوەش هەرای لە سۆشیال میدیا نایەوە و دەڵێن 13 لەکوێ و 300 لەکوێ. هاوکات شەوی ڕابردوو ماکرۆن گەیشتە فڕۆکەخانەی هەولێر و لە کاتی پێشوازیدا هەموو وەزیرەکان بەڕێکی وەستان بۆ بەخێرهاتنی. تەنها جەعفر شێخ مستەفا جێگری سەرۆکی هەرێم نەبێت کە 2-3 جار جوڵا و دەرکەوتنەکەی بووە جێگەی باز لە سۆشیال میدیا و دەڵێن حەزی کردووە لە کامێرەکاندا بەباشی دەرکەوێت. پارێزگاری هەولێریش ئومێد خۆشنا و دەڵێت ماکرۆن بەخێر بێت بۆ هەولێر، شاری ئازادی و ئازادی خوازان.